سڵاو لە بینەرە ئازیزەکانی کەناڵی دیمەن. پرۆگرامی دوو ئەزموون جارێکی تر بە دوو ئەزموون و دوو میوانی جیاواز و کۆمەڵێک وەڵامی سەرنجڕاکێش گەڕایەوە لاتان. دوو ئەزموونی ئەم جارەمان لەگەڵ دوو کاپتنی بە توانای وەرزشی لەشجوانی و بەرزکردنەوەی قورساییە. ئەوانیش کاپتن سەردار و کاپتن دانان. ناوی سیانیم سەردار ئیسماعیل حەوێزە، لەدایک بووی 1976 من لە 1970 لە شاری هەولێر لە گەڕەکی خانەقە لەدایک بوومە. ئەوان باسی ژیانی تایبەتیان دەکەن، چەندین بابەتی نەبیسترا و باز دەکەن. یاری لەشجوانی ئەگەر بەراوردیکەین لەگەڵ یاری بەرزکردنەوەی قورسایی جیاوازیان هەیە. من لە ژیانی ئاسایی خۆم زۆر هەوڵمدای خۆم بپارێزم لە شەڕ. من زۆر خۆشحاڵم کە با بڵێن لە ژیانی خۆم ئەم زۆرە یاریم هەڵبژاردم. ئێمە لە یاری لەشجوانی فێرە چەند شتێکت دەکات، یەک لەوانە سەبر و تەحەمل. شکست هەنگاوێکە بۆ ئەوەی باشتر خۆت ئامادە بکەی، بەهێزتر خۆت ئامادە بکەی بۆی پێیژێشتر سەرکەی. ینی لە ئەم شکست ئەوە نییە ئەم تەواو شکستم خوارد، شکست دەکەنە من نییە، واقع پێڵێم. وەرزشی لەشجوانی ئێستا دەتوانم بڵێم لە لووتکەدایە بنکەیەکی جەماوەری ئێجگار فراوانی هەیە. خۆم بەگەز ناگۆزمە بەس ماسوولکە لەم بە گەورەتر و بەهێزتر هەیە، گەورەتر هەیە لە ڕووی ماسوولکە. بەم لە ڕووی ئیشکردن و عەقلیەت و تەعامل لەگەڵ خەڵک دەتوانم بەس ناتوانم ڕکابەری باوکم بکەم. پرۆفایلی خۆت. ناوی سیانیم سەردار ئیسماعیل حەوێزە، لەدایک بووی 1976 شاری کوێیە، خێزاندارم سێ منداڵم هەیە. ئاستی خوێندەواری دوو کۆلێژم تەواو کردووە، کۆلێژی ئاداب ساڵی 98، کۆلێژی یاسا ساڵی 2009، ماستەرم لە نیوتریشن هەیە، واتە خۆراکی وەرزشی لە وڵاتی کەنەدا ساڵی 2018. بێگومان با بڵێن هاوشان لەگەڵ ئەو بڕوانامانەش لەگەڵ خوێندن بەردەوام وەرزشم کردووە، خاوەنی 20 دەستکەوتی نێودەوڵەتیوە. من لە 1970 لە شاری هەولێر لە گەڕەکی خانەقە لەدایک بوومە. لە طبعاً خوێندنم سەرەتایی و ناوەندی دواناوەندی تەواو کردووە لە شاری هەولێر. ئیتر لە ساڵانی 1992 دەستم بە خولیا و دەست بە یاری وەرزشی ئاسنم کرد و خولیام زیاتر بەم یاریت و کە حەزم کرد بێمە ناوم بوارە. لەو بوارێ هەم بم بە پاڵەوانی ئەم یاریە، هەم بم بە ڕاهێنەری ئەم یاریە، هەمیش بم بە ئەستێرەیەک لە ئەستێرەکانی ئەم یاری لەشجوانی لە شاری هەولێر. لەکەیەوە ئارەزووی ئەوەت بۆ دروست بووە یاری لەشجوانی ئەنجام بدەیت؟ وەکو هەر هەرزەکارێک بێگومان لە تەمەنی هەرزەکاری زۆر کاریگەر بووین بەو فیلمە ئەکشنە کە لە با بڵێن لە تیڤ یان لە سینەماکان پیشان دەدرا. ئەو کات سەرسام بووم بە ئەکتەرە بەناوبانگەکانی وەک ئەرنۆڵد و ڤاندام و ئیدی لەشی ئەوان بووە جێی سەرنجی من. بێگومان دەستپێکردنی من بە وەرزش سەرەتا بە یاری تایکۆندۆ دەستم پێکرد لە شاری کۆیە ساڵی 91. 3 ساڵ یاری تایکۆندۆم کرد. دوای ئەوەی ساڵی 94 لە کۆلێژ وەرگیرام کە هاتم بۆ هەولێر ئینجا دەستم کرد بە یاری لەشجوانی، لەبەرەوەی لە کۆیە با بڵێن هۆڵی لەشجوانی نەبوو. ئەوە تا سەرەتای دەستپێکردنم بە یاری لەشجوانی
بۆ ساڵی 94 دەگەڕێتەوە لە یانی وەرشی هەولێر لە شاری هەولێر. وەکو تازە بۆتمان سەرەتا لە 1992 من لە قوتابخانە بووم لە 1989 هات ئەم یاریم ئەدیت لە ڕێگای سینەماکان لە ڕێگای ئەفلامەکانی بڵێن ئەو کاتێ ڤاندام و مەسەن بڵێن ئاڕۆن کلاسیک ئەوانە هەبوو کە دەمانبینی ئەو شخصانە لە شولاریان جیاوازە لەگەڵ لە شولاری کابراکی نۆرمال. ئەما پرسی ئەمە چیا بۆیە ئەم لە شولارە چۆن دروست بووە بە چ دروست دەبێت ئەو ماسوولکانە بە چ بەهێز دەبێت و هەمان کرد کە یارێکێ بەنای یاری لە جوانی هاتمە ناو یاری لە جوانەکە و کاتێ تەمەنمان لە 92 خولێ ئەم یارم کرد کە تەمەن و کاتێ 17 ساڵ بوو. تا ئێستا چەند مەدالیات بردوێتەوە؟ لە ڕووی بەشداریکردن بێگومان بەشداریکردن ناوخۆیی و دەرەچەکان جیاوازی هەیە لەسەر ئاستی عێراق لە ساڵی 96ەوە من بەردەوام با بڵێن پلەی یەکەم هەبووە لە ساڵی 97 بە شێوەیەکی فەرمی چوومە تیمی هەڵبژاردەی عێراق تاکو وازیشم هێنا بێگومان هەر لە تیمی هەڵبژاردە بوو. لە دەربارەی دەستکەوتە نێودەوڵەتیەکان یەکەم بەشداریکردنی نێودەوڵەتیم ساڵی 2000 بوو. 20 بەشداریکردنی نێودەوڵەتیم هەیە لە پاڵەوانێتەکانی عەرەب و ئاسیا و پاڵەوانێتی جیهان. دووجاری یەکەمەکانم هەیە لەسەر ئاستی جیهان ساڵی 2012 لە ئیتالیا، ساڵی 2013 لە ئەڵمانیا. دوا پاڵەوانێتیم ساڵی 2016 بوو پاڵەوانێتی جیهان کوپی ئەڵماس لە وڵاتی یۆنان لە ئەسینا. توانیم پلەی یەکەم بەدەست پێنم و دوای ئەو وازهێنانی خۆم ڕابگەێنم لە بەشداریکردن لە پاڵەوانێتەکان بەڵام بەردەوام بوومە لە وەرزش واتە وازم لە وەرزش نهێناوە بەس لە پاڵەوانێتەکان. بۆچی وازن لە پاڵەوانێتەکان هێنا؟ بیست دەستکەوتی نێودەوڵەتی ئێجگار زۆرە. سوپاس بۆ خوا کە توانیم ئەو دەستکەوتە گەورانە بەدەست بێنم. لە ڕووی بەشداریکردنەوە دەتوانم بڵێم لەسەر ئاستی عێراق لە پێشەوەی هەموو پاڵەوانەکانم لە ڕووی بەشداریکردنەوە و لە ڕووی بەدەستێنانی دەستکەوتیشەوە. وان بە باش زانی کە ڕێ بە گەنجەکان دەم بۆ ئەوەی ئەوانیش بواریان هەبێ ئەنجام بەدەست بێنن جگەلەوە من لەگەڵ خۆم و لە دوای خۆشم کۆمەڵێک پاڵەوانم دروست کردووە ئێستاش بەردەوامم کە گەیشتونەتە ئاستی جیهانی. واتە هەستت کرد کە گەیشتووی بە خەونەکەت؟ بێگومان من لە پاڵەوانێتی جیهان 3000 پلە یەکەم هەیە. ئامانزی من دوای ئەو پاڵەوانێتی پرۆفشنەڵ بوو پرۆف بەڵام بێگومان تەمەن کاریگەری خۆی دەبێ و خۆ ئامادەکردنیش لە پاڵەوانێتیەکان کاتێکی زۆری دەوێت تێچوویەکی زۆری دەوێت بۆیە وازم با بڵێن دوور کەوتمەوە لە بەشداریکردن لە پاڵەوانێتیەکان. من لەسەر ئاستی شارەکەی خۆم ئەو کاتێکە پاڵەوانتی نۆکاڵیان پێدەوت نزیکە توان بڵێم چەندینیان زۆرە دەتوان بڵێم 8 تا 9 بەسەر شاری خۆمە دەستیناوە لەسەر ئاستی کوردستان دووجا بەدەستم هیناوە لە دوای لەسەر ئاستی عێراق دووجا بەدەستم هیناوە لەسەر وڵاتانی عەرەبی جارێک بەشدار بوومە لە دوای هاتیمە ناو خولەکانی ڕاهێنەراتیم زیاتر بەدەستیناوە لە دوای چوومە ناو هیچی کاژێرم کردووە زیاتر. بەرزترین قورسایی کە بەرزت کرد بێتەوە چەند بووە؟ یاری لە جوانی ئەگەر بەراوردیکەین لەگەڵ یاری بەرزکردنەوەی قورسایی جیاوازیان هەیە. ڕاستە ئێمە بەهۆی با بڵێن ئەو با بڵێن ئەو وەزنانی کە هەڵی دەگرین ئەو کێشانە کە بە فشار دەخینە سەر ماسوولەکان قەباری ماسوولەکان گەورە دەبێت بڕێکی زۆرتر خوێنی بۆ دەچێت بەڵام ئامانجی ئێمە دروستکردنی با بڵێن قەبارەیەکی گەورەی ماسوولکەیە لەگەڵ شێوەیەکی ڕێکوپێک نەک بەرزکردنەوەی زۆرترین کێش.
جیاوازیە بەڵام لە ڕووی چێشەوە بێگومان ئەو ماسوولکانە کە بەهێز بوون هێزیشان زۆرە بۆ نمونە یاری هەیە من لێک پرس تاکو 800 کیلۆ ڕۆیشتم یاری بەڵێ یاری سکوات تقریبا تا 250 کیلۆ ڕۆیشتم یاری پێنج پرس تا 180 کیلۆ ڕۆیشتم ئەوانە زۆرترین وەزن بۆ کە بەکاربێنەوە ئێمە وەکو یاری لە جوانی زیاتر لە مەسەلەن چەند ماسوولکێک لە لەشمان دەکە زۆرترین کێشت پێ هەڵدەجێت ئەویش مەسەلەن ماسوولکەی خای قاچە یان ماسوولکە سینگە یان ماسوولکە پیشتە ئێمە زیاتر لە ماسوولکەی قاچ مەسەلەن توانیتم یاریەکان تاکو 350 کیلۆ تا 400 کیلۆ توانیتم کە بە قاچەکانی خۆم وەکو بڵێ یاری پێ بکەم لە سینگ لە ڕووی ماسوولکانی سینگ مەسەلەن توانیتم تا 120 کیلۆ تا 130 کیلۆم توانی دەستکاری بکەم. ئایا هیچ کات بەڕاستی لەگەڵ کەسدا بە شەڕ هاتوویت لە ژیانی ئاسایی ڕۆژانەدا؟ ئەوە من بۆچوونێکی بەڕاستی تایبەتم هەیە لەسەر یاریزانان بەگشتی هەروەها یاریزانی لەش جوانیش بە تایبەتی تۆ هەر ئەوە نییە با بڵێن لە ڕووی لە شولارەوە پاڵەوان بی بەڵکو کە بووی بە خاوەن لە شولارێکی ڕێک و ماسوولکەی قەبارە گەورە دەبێت لەگەڵ ئەو هاوشان تۆ خاوەن ڕەوشتێکی بەرزبی لێبوردەوی بەداخەوە لەوانەیە هەندێک زار تووشی حاڵەتێک بین بەس تاکو ئێستا من هێزی خۆم بەتاوی بەکارێنەوە دەستچکە دەزانم ئەوەی بەرامبەرەکەم ئازادی زۆری پێدەکەم شەڕمان کردووە ئەکید بەس وەکو ئاماژەم پێکرد هەوڵم داوە بەرامبەرەکەم کەمترین زیانی پێ بگەم من لە ژیانی ئاسایی خۆم زۆر هەوڵم داوە خۆم بپارێزم لە شەڕ بەڕاستی مەسەلەن وەکو خۆت باست کرد ئێمە مەسەلەن بۆکسیان ئێمە یان جولان شەقەکانی ئێمە طبعاً زۆر بەهێزتر لە کەسێکی نۆرمال زۆر خۆم پاراستە زۆر لە وەرزش لە شەردا دوورکەوتومە دەتوانم بڵێم لێشیان داوام من دەستم نەکردەوە لەبەرەوەی من لێدانی من زەرکی زۆر بەکەوی بەرامبەر خۆمی دەگەینیت دەتوانم نەک لە شکان ڕاتێ دەپەڕێ بەڵام تەنین تا شەرم کردو بەس دیفاع لە نەفسی خۆم کردووە بەڵام ئەی بەرامبەر خۆم ئازار نەداوە بەهۆی بەهێزی و ماسوولکەکانت کەسێکی تون دیاریت ئایا لە ڕاستی خۆشتدا توندیت یان خۆت نەرمونیانیت؟ یاری لەش جوانی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە من زۆر خۆشحاڵم کە با بڵێن لە ژیانی خۆم ئەم زۆرە یاریەم هەڵبژار یەکەم شت دەبی بە خاوەن کەسایەتێکی بەهێز چونکە تۆ ڕۆژانە ڕکابەری لەگەڵ مادەیەکی زۆر بەهێز دەکەی کە ئاسنە ئەوە بەڕاستی متمانەیەکی زۆر پێ دەبەخشە جگەلەوە دەبی بە خاوەن لە شولارێکی ڕێکوپێک تۆ بێگومان بوونی لە شولارێکی ڕێکوپێک فۆرمێکی جوان ئەوە بێگومان خەڵک ئەوە تۆ بەرچاو دەبی با بڵێن خەڵک دەتبینێ ئەوە تعبیر با بڵێن لە کەسایەتی تۆ دەکات جگەلەوە کۆمەڵێک سوودی تەندروستی هەیە لە نەخۆشیەکان دوور دەبی جگەلەوە لە هەمووی گرنگتر کاتێک تۆ یاری ئەنجام دەدەیت کۆمەڵێک هۆرمۆنات هەیە لە مێشک دەردەدرێن وەکو ئەندرۆفین و سیراتۆنین و دۆپامین ئەوانە هۆرمۆنی هێورکەرەوەن دڵخۆشکەرن وا دەکات کە تۆ بەردەوام کەسێکی با بڵێن دڵخۆش بیت ئەگەر سترێس هەبێت زوو سترێسەکە لاچێ بۆیە زۆر خۆشحاڵم کە من ئەم یاریەم هەڵبژاردووە تۆ هەم دەبی بە خاوەن کەسایەتێکی بەهێز هەم دەبی بە کەسێک کە بەردەوام متمانەت بەخۆتێ ئێمە لە یاری لەش جوانی فێرە چەند شتێکت دەکات یەک لەوانە سەبر و تەحەمل یعنی کەسی ڕاستە کەسی یاری لەش جوانی وها ناسراوە کەسی توندڕەون ئێمە من دەتوان بڵێم توندڕەونین ئەو کەسانێک کە یاری لەش جوانی بە شێوازێکی پرۆفشناڵانە ئەنجام دەدەن کە تەمەنێکی باش ناو یاری دەبەنە سەر بالعکس فێر تەحەملێکی سەبرێکی زۆریان دەکاتن من لە کاری ڕۆژانی خۆم دەتوانم ئەمە لە خۆم ڕاببینم کە کەسێکی زۆر توندڕەونیم کەسێکم لەگە هەموو خەکێک دەگونجێم هەوڵ دەدەم هەموو خەکێکی لە خۆم رازی بکەم هەوڵ دەدەم لە دەستەکانی خۆم هەموو خەکی ئەوی پێم بکرێ بۆی بکەم بەڵام لەگەڵ کەسەیدانم کە توند و تویژی لە کارکانێکی خۆی یاخۆ لە کاری ئیدارە و کاژێری خۆی بە توندی تەعامل لەگەی بەرامبەری خۆی کاتە من کەسێکی توندیم ئایا گریابیت؟ خۆی گریان دوو جۆرە بەڵاستی گریانی خۆشی هەیە گریانی ناخۆشیش هەیە من گریانی خۆشی ساڵی 2013 یەکەم جار بوو ئاڵای کوردستان بەرزکەمەوە لە پاڵەوانێتی جیهان لە وڵاتی ئەڵمانیا بەڕاستی خۆم بۆ نەگیرا یەکسەر گریام دەستم بە گریان کراوە گریانی خۆشی بوو ئەوە تعبیر بوو لەو هەستەی کە هەمە کە من ساڵەکانی پێشوو کە بەشدار دەبن بێگومان بە ناو ئاڵای عێراق بەشدار دەبن ئەو یەکەم جار بوو کە شتێکی وا بە ئیدیەوە هەستێکی ئێجگار تایبەت بوو لای من جێگای دڵخۆشی بوو
گریانی تریش گریانی ناخۆشیش زۆر جار بێگومان گریان لە هەندێک کە زووا بیر دەکاتەوە کە بۆ پیا و شتێکی با بڵێن شەرمە عیبە نەخێر شاردنەوەی هەستەکانت ئەوە هیچ با بڵێن شەرمێکی تێدا نیە لەوانەیە لە بەرامبەر کەسانی تر نەگریابم بۆ خۆم دانیشتم گریابم زۆر ئاسایە بەتەکید زۆر گریانی مەسەرەن ئێمە جارێ مەسەرەن هەندێک شتێلی ندمانی کە ڕوویدایە لە ڕابردوو ئایا لە ناو وەرزش ڕوویدایە یان ئازیزترین برادر لەگەڵ بووە ئەمڕۆ لەگەڵ بە بەیان لەگەڵ دماوە ناو وەرزش ئەوانە دوو هەبووە بەڵێ چکە ژیانێکی زۆر ناهۆڵی وەرزشیمان بەسەر برد بەڕاستی ئێمە بەتوان بڵێن 28 ساڵ ئێمە زیاتر لە ناو هۆڵ وەرزشەکان و خەڵک هاتووە لایمان خەڵکمان زیاتر ناساندووە ناوەرشەکەی و بە خەڵک ناسراوین زیاتر بۆیە خەڵکی زۆر ینی دەتوان بڵێم خەڵکی نازدار خەڵکی بەرهەمەم بوونە مەسەرەن لە لامان نماوەم بە چەند ساتێک لە لامان ون بوون ئەوەی کە مەسەرەن ئایا هەر کەسێک بەکارە ساتێکیان بە مردنی خۆیان بەو نەخۆشانێکی ئێستا ڕوودەدات سەر جیهاندا لە کاتی دڵتەنگی بەچی ئارام دەبیتەوە بە میوزیک لە یاریەکان شکستت هێناوە بەڵێ بێگومان چەندجار ینی ئەو ئەنجامەی کە من بە تەماداری بووم بێنم ناوژیوانەکان پێیان نەدابووم بێگومان دڵتەنجی کردووم بەتەکی زۆر جار مەسەرە لە ناو پاڵەوانتەکان لە پلە یەکەم کەتینە پلەی دەیم و دوازم یاخودتان بڵێن گەوتان گەراوت وەرەخوا لەسەر ستێژ ینی ئەو حالیاتێکە تو ئاسی تو لەسەر ئەو ستێجەی زیاد نەبوویتەوە بە زۆر دڵێکی فراوان وەرشمان کردەوە دووبارە هەوڵمانداوە سێبارە هەوڵمانداوە دەبارە هەڵمەتە گەیشت و ئامانجەی کەمە بەستدووە شکست لای تۆ چی دەگەینێ شکست هەنگاوێکە بۆ ئەوەی باشتر خۆت ئامادە بکەی بەهێزتر خۆت ئامادە بکەی بۆی پێیژێشتر سەرکەی شکست ئەوەیە کە هەوڵ دەدات کە تو زیاتر ینی لای ئەم شکست ئەوە نییە ئەم تەواو شکستم خوا شکست دەکەنە من نییە واقعیت پێ بڵێم من بە کەلیمە شکست لای خۆم نایخینەوە من هەوڵ بە خەلەلەکانی خۆم دەزانم مەسەلا من بۆ شکستم هینا شکستەکە لەوەی دەکات بۆ دۆڕاندم خەلەلێکی ماسوولکەم هەیە یان وشە قسەکردم هەڵە بووە ئەوانە چایکەمەوە یعنی فێربوونە زیاتر لای من ئەوە نییە بڵیت تەواو من ئینهیارم کرد و من شکستم لە ژیاندا بەربووم لە بۆ خەڵک و سوودم لە خەڵک نەبێت هێز گرنگترە یان ئیرادە هەردووچیان بەیەکەوە هەردووچیان بەیەکەوە بەڵام ئیرادەکە پێشێزەکە ناخۆ ئێرادە طبعاً ئێرادەت نەبێتن هێز دروست نابێت هێز هەموو کاتێک ناتوان هێز بەکاربێت یعنی جارێ زمانی هێزە دەتوانی بەرامبەر خۆت بە زمان ڕایگریت ئەوەی کە بەرامەت و بەهێز هەموو شتێک بەڵام کاتشەیە کە لە زمان تێدەپەڕێت پێویستە کە هێز بەکاربێنیت هەوڵ دەمەسەن دیفاع لە نەفسی خۆت بکەیت هەوڵش دەی بەرامبەر زۆر ئازایی نەدەکات تووشی کارەساتێکی زۆر گەورە بیت کارەکەت بەچی دەگۆڕیتەوە کارەکەم بە هیچ شتێک ناگۆڕمەوە وەرزش لای من نەکار چکە من لە ژیان زۆر کارم کردووە لە ڕووی کارەوە بەڵێ بەڵام وەرزش بە هیچ شتێک ناگۆڕم من وەکو کاری وەرزشیم ناتان بڵێن بە چی دەیگۆڕمەوە یعنی یاری لەش زوانی من خۆم ئەو یارێکە بە دنیای ناساندم من لە بنەماڵێکی ناوبانک لە ناو شاری هەولێر گەورە بمە پەروەردە بمە مامەکای من هەینە وەرزشوان بووینە باوکشم خولیا وەرزش بووە بەڵام مەسەرەن زیاتر من دەتوان بڵێن بە وەرزشێ زیاتر من ناسام زۆر خەڵکی وەرزشوانی کۆنەکان بەڕێگای بنەماڵەکە دیاناسم کە من کوڕچیم بنەماڵێکم بەڵام وەرزشەکە زیاتر بە دنیا ناساند زیاتر ناوبانکم لەسەر وەرزشەکەی خۆم دەتوان بڵێم تەندروستیمە جوانیمە بەهێزیمە تحمل و سەبر زۆر فێرکردم لە ژیاندا زۆر کەوتوین زۆر تووشی خەلەل بووین زۆر تووشی هەڵە بووین ئیتر هەل لەسەر وەرزشەکەی توانیمە خۆمان ڕاگرنەوە خۆت لە چێ پێ باشترە ئەوە ناکرێت بڵێ من لە فلان کەس باشترم بەڵام من بۆ خۆم متمانم بە خۆمە خۆم پێ کەسێکی باشە ئەوەی بەدەستیشم هێناوە دەستکەوتی گەورەنە هیوادارم گەنجان چاو لە ئێمە بکەن و ببین بە نمونەیەک بۆ گەنجانی تر بۆی بگەن بە ئامانجی خۆیان چونکە من لە ژیانی خۆم لەوانەیە ناخۆشی و نەهامەتیم زۆر بینی بێ کۆمەڵێک کارم کردووە لە خێزانێکی زۆر هەژار بووم بەڵام سەرباری ئەوانە توانیم بگەم بۆ خەونەی کە خەون پێوە دەبینی بەڕاست خۆم لە چێ پێ باشترە خۆم لە بڵێم لە چێ پێ باشتر بێت لە ڕووی ماسوولکە یان لە ڕووی ئیداریان لە ڕووی اجتماعیان من دەتوان بڵێم خۆم بەگەز ناگۆستمەوە بەس لە ماسوولکە لەم بە گەورەتر و بەهێزتر هەیە گەورەتر لە ڕووی ماسوولکە بەم لە ڕووی ئیشکردن و عەقلیەت و تەعامل لەگەڵ خەڵک دەتوانم بەس ناتوانم ڕکابەری باوکم بکەم
هەز دەکەی کە پێشەنگ بیت بۆ گەنجەکان؟ بەئەکیدی بەتەکیید ئەوە 100% لەبەرەوەی من توانیم لە 94 هۆڵێکی وەرشی دابنێم ئەو کات هۆڵی وەرشی کە ئێمە دامانە لە شار لە دوو هۆڵی وەرشی نەبوو لە یاری لەش جوانی خەڵک دەیانگە وەرشە خەڵکی سەقەت دەکات ئێستا توانیمان لەسەر دەستی ئێمە 150 تا 170 هۆڵی وەرشی لە شاری هەولێر دابنین و بە هەزاران گەنج بە سەتان ئافرەت بە سەتان کوڕ بیانکەین بەڕاهێنەر بچنە سەوڵەکان کار بکەن کە بڵێن ئێمەش ئەتوانی خەڵکی خزمەت بکەین. تا چەند لەش جوانی گرنگە بۆ ناساندنی نەتەوەیەک لە جیهان؟ بێگومان وەرزش ناسنامەی گەلانە ئێمە زۆر جار لەوانەیە ئەوەی بە سیاست نەکرێ یان بە شەڕ نەکرێ تۆ خۆتی پێ بناسێنی لەوانەیە یاریزانێک بتوانانی تۆ گەلەکەت بە دنیا بناسێنە یاریە تاکەکان دەورێکی کاریگەریان هەیە لەم ڕۆوە ئەوەی جێی خۆشحاڵیە من هەندێک شتم کردووە لە ژیانی وەرشی خۆمدا بەڕاستی زۆر شانازی پێوە دەکەم یەکەم کەس بووم کە بە گۆرانی و ئاوازی کوردی ساڵی 2004 لە وڵاتی بەحرین کە جەزیرە سپۆرت بە شێوەیەکی لایڤ دەیگواستەوە بە گۆرانی کوردی نمایشم کرد ئەو کات پیشانمدا کەمم کردم کە یەک کوردی تەنها یەک کورد لە 5,000 کەس کە لێوە دانیشتبوون کوردێکی تیان نەبوو بەڵام هەمووی دەستیان بە چەپڵە ڕێزان کردبوو زانیان کە من کوردم جگەلەوە یەکەم کەس بووم کە ئاڵای کوردستان بەرزکەمەوە ئەوە شەڕەفێکی زۆر گەورە بوو بۆ من لەو ڕێشەوە لە وڵاتانی دەرەوە کە بەشداریمان دەکرد لە پاڵەوانیتەکان کە با بڵێن ئاڵایەکەمان بەرز دەکردەوە یان ناوەکە یان هەتا میوزیکەکەش من هەموو جارە زۆر با بڵێن بە دیقە دەو شتانم هەڵبژاردووە دەیانزانی کە من کوردم تاوە ئەو بۆ من شانازیەکی زۆر گەورەیە سوپاس بۆخوا کە توانیم نوێنەرێکی باش بۆ گەلەکەم ئێمە ساڵی 2012 کە لە وڵاتی ئیتالیا بەشداری پاڵەوانێتی جیهان بووین بە ناوی هەڵبژاردەی عێراق بەشدار بووین هەردوو ئاڵامان پێکەوە بەرز کردەوە بەڵام لەوێ کە با بڵێن یەکەمەکانم بەدەستێنا قبوڵیان کرد کە ساڵی دواتر ئێمە بە ناوی کوردستان بەشدار بووین ئەوە دەستکەوتێکی گەورە بواتە ئێمە شوێنی خۆمان کردەوە بەتەکید وەرزش بەگشتی نەک بە زیای لەش جوانیت یعنی وەرزش بەگشتی ئەین دەتوانم ڕێکبەرکی مەسەلەن هونەرمەندان تۆ ئێستا دەچێت دەرەوە وڵات دێوە کابرا وڵاتە بە تۆ دەڵێ من یاریزانی باشم هەیە من هونەرمەندی باشم هەیە من ئەکتەری باشم هەیە من کەلتورێکی کۆنم و کەلتورێکی باشم هەیە یعنی دەتوانم بڵێم ئێستا ناسنامەی هەر وڵاتێک ناسنامە هەر خەڵکانێک بە چەند شتێکە یعنی لەوانە کە تو ئایا لە ڕووی تەندروستن ئێوە تەندروستۆنە ئەوانە وەرزش نەکەن ئەو کەلتورانی نازان بڵێم چۆن دەتوانم بڵێ من وڵاتێکی یان خۆت کۆمەلگاکی تەندروستم هەیە من دەڵێم تەندروست لەسەر هەموو شتێکە تەندروست نەبێت جەستێ و کەسە عەقلێتی ئیش ناکات کە ئیشی نەکرد ناتوان شتی باش تەقدیم بکە بۆ بەرامبەرەکەی لە کوردستان تا چەند گرنگی بە لەشجوانی دەدرێت؟ وەرزشی لەشجوانی ئێستا دەتوانم بڵێم لە لووتکەدایە بنکەیەکی جەماوەری ئێجگار فراوانی هەیە ژمارەی هۆڵەکان ئێزگار زۆر بوون لەو ڕێشەوە خەڵکێکی زۆر جێ خۆشحاڵی ڕووی لە وەرزش کردووە واتە توانی ومانە تا ڕادەیەک وەرزش بکەین بە کەلتور لە ڕێی یاری لەش جوانیەوە لە ڕووی بایەخیشەوە بێگومان ئێستا هەر وەکو وڵاتانی جیهان کۆمەڵێک کۆمپانیای تاواکەرە خۆراکیەکان هاتووە ئەو پاڵەوانانەی کە ئەنجامی باش بێ دەست بێنن ئەو بێگومانەوە ئەو کۆمپانیانە سپۆنسەریان دەکەن جگەلەوە لە بڵێن وڵات لە عێراقیش بە هەمان شێوە ئەو پاڵەوانانەی کە ئەنجامی باشیان هەیە بێگومان موچەیەکی تایبەت بە خۆیان هەیە بوون مونە ئێمە کۆمەڵێک پاڵەوانی کورد تاکو ئێستاش لە بەغدا بەرامبەر بەو دەستکەوتانی کە بەدەستمان هێناوە موچەیەکمان بۆ دیاری کراوە بەردەوام وەری دەگرین و ئەگەر ئەو دەستکەوتانە نەبات بێگومان ئەومان بەدەست دێنە هەرگیز بۆیان تەرخان نەدەکردین جگەلەوە لە پاڵەوانیتەکان لە هەموو پاڵەوانیتەکان کە بەڕاستی جێگای سوپاسە هەرچەندە گەر لە ڕووی کەسیشەوە بێ ئێمە لەلایەن کەسانی دیار چ لە ناو حکوومەت چ لە دەرەوەی حکوومەت پشتگیری کراوێت ئێمە سوپاسیان دەکەین زۆر ئێمە دەتوانێت لەسەر ئاسی کوردستان و باسم کرد لە چارەکان کە هاتین لەسەر ئاسی سێ شاری کوردەکەمان چوار شاری کوردەکەمان ئەو کاتێک هەولێر دۆک سلێمانی و کەرکووکش بڵین بەمونە دەگەشتێت 15 قاش 15 هۆڵ ئێستا ئەوەندە خەڵک بایەق بە هۆڵی وەرزشیەکان یاری لەش جوانی خۆی دەدات
دەتوان بڵێم دووەم یاری لەسەر ئاستی عێراق کە لە دوای تۆپی پێسە بەیاری دووەم یاری لەش جوانی دادەندرێت و ئایا ئازاوی دێ بۆ بەهێزکردنی ماسوولکەیان بۆ چاکردنەوەی نەخۆشیەکان مەسەلەن سوودی هەیە یاخود بێ باڵەوان ئەم یاریە ئەم وشانە وەسف بکە بۆمان. سیاست فێڵ سیاست بڵێم لای من بنەمایەکی نییە پشتیوانی دایک پشتیوانیت ئەگەر نەبێت تۆ سەر ناکەین پشتیوانی من لە کارەکانی من کە پاڵپشتی مادی و معنەوی باوکم بوو عێراق نەهامەتی من بە عێراق ڕەبت بوومە بەڵام من کوردم تڵ کوردستان وڵات هەڵبژاردن هەڵبژاردن دەتوانم بڵێم شێوازێکی تری فێڵە هەڵبژاردن زین چۆنا معنی من لەلای من هەڵبژاردن زۆر شتێکی ڕازگۆی پێوە دیار نییە شکانی چەند کەسانێک و بەزەکردنی کە چەند کەسانێک نێوانێت لەگەڵ مامۆستایانی ئاینی چۆنە؟ سوپاس بۆخوا ئێمە لەگەڵ هەموو با بڵێن چین و توێژەکان پەیوەندیەکی بەهێزمان هەیە چونکە هەموو چین و توێژەکان هەموو جۆرە با بڵێن خاوەن کارەکانیش بەڕاستی ڕوومان تێدەکەن یەکێک لەو چینانە مامۆستا ئاینیەکانە وەڵاهی بەبێ مبالغە قسە بکەین ناڵێم زۆر لیان نێزیکەم بەس هەندێک هاوڕێ مامۆستام هەیە لێرەن لە لای خۆم یاری دەکەن کە وتاربێژشن و هاوڕێتم لەگەران هەیە ئایاوانەیش سەردانی هۆڵەکان دەکەن بۆ ئەنجامدانی لەشجوانی مامۆست دکتۆر یوسف چۆمانی یەکێکە لەو کەسانەی کە من سەرسامم پێی ئیمام و خەتیبە دکتۆرای لە شەریعە هەیە بەڕاستی من پێی سەرسامم گوێشی لێ دەگرم جگەلەوە کۆمەڵێک مامۆستای بەڕێزیشان لە کوردستان هەمووی جێی بەڕاستی جێی ڕێزن من ئێمە مەڵایەکان من شتێکت بەبێهینامەوە من لە نۆت و چوار هۆڵی وەرشیمدانا لە نۆت و چوار هۆڵی وەرشیمدانە لە نۆت و شەش خەڵکان بەم ناگۆدە تۆ پارێک کۆ دەکەی حرامە ئێمەش ئەو کاتێ مزگەفتێکم لێ نێزیک بوو مزگەفتی بارسەلانیان پێدەگۆت لە جادەی بڵێن تەیراوە چون مەڵایەکەم گازکە مەڵایەکی وە ئەو کاتەی تەمەین دەتوان لەمە کاتێ 45 ساڵ دەبوو وجود مامۆستا پرسیارم لای جەناب هەیە حەزەکەم شتم بۆ ڕۆن کۆی ئایا ئیشێک دەکەم حرام یا حەڵاڵە گوتی ئیشەکەی تۆ چییە گوتم من وەرزشە وتی وەرزی بتێ ببینە بە ئیش گوتم ئێستا تەقریبا توان بڵێم بودجێکی کەمی پێ کۆ دەکەمەوە بەڵام هەمان کاتدا ئیشێککە بە خەڵک ڕادەگەێنم گوتی بزانم چیەوە دێم هات هۆڵەکەم لێک نێزی و هات تەماشەوەڵەکەی منی کرد گوتی ئەوە چیا گوتمەوە بە بەهێزکردنی ماسوولکەیە و بۆ ئاین نەخۆش بن لە نەخۆشیەکرە و ئەوە ئەوزە کاتێک نەخۆشیەکرە بۆ دەرەجە و کوێستە نەبوو سەرەتان و کوێستە نەبوو زۆر نەخۆش کەمتر بوو خەڵک ئەو کاتە تام تەندروستی باشتر بوو لەوەی کە خواردن زۆر نەو بخۆن جوولان زیاتر هەبوو تەندروستی باشتر بوو گوتمەوە خەڵکی دێن لەوەی کە ماسوولکیان زەیفە بەهێز دەکەن و ئەوانی کە زۆر قەڵەون کەمە کێشخوان دادەبەزێنن دەستە شامدان گوتی کوڕم ئەو ماڵێت و حرام حەڵال حەڵاڵە بێ منەت بەبڕۆ لە ئیشە بکە تۆ سوود بە کۆمەلگا دەگەینیت لە هەمان کاتدا کە سوود بە کۆمەلگا دەگەین دەبی تەبعاً بودجەیەکی بەچشتەبی کە بتوانین خۆت پێ بژێیت ئارەزوو دەکەیت منداڵەکانیش شوێنگرەوەی وەرزشەکەت بن بێگومان حەز دەکەم یەکێک لە کوڕەکانم شوێنی بگرێتەوە بێتە پاڵەوان من وەکو تەندروستی خۆیان ئابایاری بکەن بەڵام بیانێ وەکو پاڵەوانتی نادەتوان بڵێم تا پاڵەوانتی لە ڕووی پاڵەوانتێکی کەمەکتوە زۆر زەحمەتە جەستەی خۆت تا ڕادەیەک زۆر هیلاک دەبێت جارە بۆ جەستەکان ئەندامانی جەستە لە دەستداوە یعنی لەوەی کە مەسەرەن جۆمکانی مەفسەرت ئەزیێت یان تووشی مەسەر ئینزلاق دێت تووشی پێکانەکان دێت یعنی ئەوە ئاسان نییە ئەنجارێ مەسەن ددانەکانە دەست دەدەیت لە ڕووی مەسەرن کە تو زۆر خۆت پارێزی خۆراک دەکەی لە زۆر شتە تو مەحروم دەبیت ماوەیەکی زۆر لەوەی کە لە شولارەکە زیاتر ماسوولکان گەورەکەیت من دەڵێم نا بەس دەتوانم بۆ تەندروستی خۆیان بە تەکید یاری خۆیان بکەن و چ یاری ئاسن بێت و چ مەڵەوانی بێت و چ سوارەس پێدێت لەگەڵ سوشیال میدیا چۆنیت زیاتر ئینستا بەکاردێنم هەوڵ دەدەم زیاتر بەکارهێنانی منیش بۆ ئەوەیە زیاتر زانیاری وەرزشی بڵاو بکەمەوە بۆی زۆرترین خەڵک سوودی لێ ببینە دەتوان بڵێم مام ناوەندم زۆر بەڕاستی سەرقاڵی سۆشیالەکانی خۆ مەسەن تۆڕەکەمەکە زۆرەوەدا ئەنی زۆر خۆم سەرقاڵ ناکەم بەڵام ڕۆژانە چەند کاژمێرێکم بۆ دانا بزانم لە دنیادا لە جیهانی سۆشیال چ ڕوودەداتن بۆی بەس بزانم لیان دوور نەکەمەوە بەڵام خۆم زۆر بە عەمق نەچمە ناویان ڕۆژانە مەسەلەن زۆر بڵێم سناپ و دابەزی شتانم زۆر نییە هیچ کات پێشنیاری ئەوەت بۆ کراوە بەشداری فیلم یان دراما بکەیت بەهۆی لەش جوانی دەستێتەوە ئەوەی ڕاستی بێ دوسێ جارێک هاتوون بەڵام بەداخەوە من حەزم نەکردووە لە با بڵێن کارێکیەوە ئاسایی بەشداری بکەم
حەزم کردوم بەڕاستی حەزی من بووە حەزم کردووە کە بەشداری لە شتێکدا بکەم بەڵام کوالیتیەکەی بەرز بێت. لە 2001 بوو هاتن داوای لێکردین کەوا بەشدار بین لە درامایەک بوو هەڵەن ئەمیان لە سینەمایەک بوو دروست ئەو کاتێ بەڕاستی زۆر لە مێژە بوو من ئامادەی خۆم دەربڕی بۆیان بەڵام دیار ئەوان نەیانتوانی لە بۆی نەبوونی دەهات دەرماڵیان نەبوو لە دەستیان بتوانن ئەو سینەمای یاخود بڵێن ئەو ئەکشنەی دروستکەن بەس بە تەکید بمبورن ئەی نازانم دراما بوو یان چی بوو بەڵێ داوام لێکراوە بەڵام قسمت نەبوو لە لایوانەوە ئیشەکە کۆنتڕۆڵ نەکرا نەیانتوانی ئیشەکەی خۆیان بکەنەوەگەنە ئێمە حازر بوون من چەند هاوڕێی تری بوون یەک لەوە مەسەلەن تامین محەممەدی کە لێرە سەر بە محەممەد تایکواندۆ مەشهورە ئەویش هەلو بوارانە زۆرە ئەو منی گوتی وەرە بەشێکی بۆ کە تو ماسوکەت زۆر توانە ئەو کاتێ ئێمە بڵێن گەنج بین ئێستا کەمەک بیر بووینە ئەو کاتێ گەنج بین ماسوکەمان زۆر زیاتریش بوو کەوا بەشێک لە تەوری خۆت ببینەوە ئەو کە بۆ یەکەم جاریش بوو کە بڵێن ماسوکەی مرۆڤ لە شاری هەولێر بۆ ناو ئەستایلانە بەسەرهاتێکی خۆشمان بۆ بگێڕەوە وڵڵا بەسەرهاتەکان سەفەرەکان زۆر بوون بەڵام ئێستا بە خەیاڵمدا نایە بەس ئەگەر نوکتەیەکتان بۆ باس بکەم بۆی بینەران دڵخۆش بوون پێی بێگومانە و کەسانەی کە دێنە هۆڵە وەرزشیەکان دەچم بۆ لای ڕاهێنەر بێگومان ڕاهێنەر ڕێنماییان دەکات بڵێ تۆ سەرەتایە دەست پێ دەکەی ئێستا بەڵام ئاگادار بە هەفتەی یەکەم جەستت هەمووی تووشی تەشەن و زوڕەق بوون دەبێت بەڵام هەفتەی دواتر باش دەبی و ڕادی ڕۆژێکیان کەسێک چووە بەم دەڕیبەکەی بتبوو دەمەوێت بەشداری بکەم گوتبووی حاڵەتەکەی بۆ باس کرد بوو ولی باشە من ناکرێت لە هەفتەی دوم بێم هەفتەی یەکەم نێم ئەها بەسەراتێکی خۆش زۆر هەیە بەڵام دەقەوی ببینیم دێ بە نوێی بەسەرم هات بە نوێی تازە عین سە ڕۆژە دەبێت من وەکو سەرۆکی مەسەلەن لێژنێکی تەجاوزات بە سەوڵ وەشەکان دەسۆینەوە چوومە شوێنێک ئەوەندە مشۆش بوو دوو هەیکەلیان دانابوو جچکی وەرزشیانە بەکرد بوو مژوام زایوان ڕاهێنەرەکانن لە تەنیشتم ڕاوەستا بوو منیش لە خوارەوە لە شتەکان ئەگەڕام یعنی شتێکی سەریع بوو زۆر لە منە لە شتێکارم دوو جار گوتم سەلام عەلەیکوم کەس وەڵامی نەدامەوە دوو جار سەلام عەلەیکوم کەس وەڵامی نەدامەوە من وام زانی ئەوان یان تێناگەن یان ئەوان ئەگای لە من نییە مش ئاورەکەم دەوام کرد ئەوان تیمسالە دانراوە لە تەنیشتەمە سەرجی وەرزشیانە بەکرد لە تەنیشتەمیش ڕاوەستا بوو کەتبنە ئەو چەند شتێ ئەوم زۆر بەسەر خۆم شکامەوە ئەوی ترەو لە پێکەنی وتیان ینی نەدید ئەمە هەیکەلە وتم بمبورە وەڵی تەرکیزە هەیکەلەکەم نەکرد کە هەیکەلە جکی وەرزشی بەکرد بوو جگە لە وەرزشی لەس جوانی تا ئێستا چەند کارت کردووە وڵا ئەو کارانەی کە کردومە لە ژیانی خۆم زۆرم من 8 ساڵ وەکو ڕۆژنامەنووس لە بەشی زمانوانی لە ڕۆژنامەی خەبات بوو 5 ساڵ وەک ئەفسەری ئاسایش کارم کردووە لە بەشی ئیدارە 3 ساڵ پارێزەریم کردووە شان بەشانیەوە هەر لە پاڵەوانی تێکان بەردەوام بوو بەتە هەموو تێکەڵاو کردووە بەڕاستی من لە دەرەوەی مەسەلەن لە یاری وەرزشەکە خۆم هیچ کارێت کەم بازرگای نەکردووە ئەی هەیە خەڵکێ پێشتریش لەگەڵ باوکم لە سناع کارم نەکرد کە قوتابیش بوو وەسیەتت چییە لە ژیانتدا ئەوە با بڵێن ئامۆژگاریە کە بۆ گەنجانی دوای خۆم زۆر جار من باسم کردووە گەیشتن بەو خەونانەی کە دەتەوێت ئاسان نییە بەڕاستی بێگومان ڕێگای 1000 میل بە هەنگایەک دەست پێ دەکات هیچ شتێک بەڕاستی زەحمەت نییە من زۆر جار پرسیاریەوە دەکرات دیانگۆ تۆ چۆن توانی وتە لە هەمان کات با بڵێن ئەو هەموو پاڵەوانێکی بەشداری بکەی بشخوێنی لە هەمان کات و کاریش بکەیت هیچ شتێک قورس نییە مرۆڤ خۆی بوونەوەرێک کە ئیرادەیەکی زۆر بەهێزیە بەڵام شاراوەیە دەبێت بزانی چۆن بەکاری دێنی هیچ شتێک قورس نییە تەنها بەردەوام بوون لەسەر با بڵێن ئەنجامدانی ئەو کارێک کە دەتەوێت و هەوڵدان بۆی دەتگەێن بۆ شتێکە دەتەوێت بەڕاستی ئەها ئەوانی کە یاری دەکەن لە دوای ئێمە دێن دەڵێم زۆر بە ویژدان ئەم یاریە بەکارم لەگە خەڵکی بەرامبەر زۆر بە زەمیر بن خیانەت لەگە ئیشەکە نەکەن خیان لەگە وەرزشەکە نەکەن وەرزشە زۆر وەرزشەکی زۆر نازدارە دەتوانم بڵێم زۆر پاک و خایەنە ئەم یاریە ئەم وەرزشە بەجەستەی بەرامبەرەکەی زۆر شتی باش دەگەن یەک لەوان تەندروستی باش دەکات ماسوولەکانی بەهێز دەکاتن تووشی شتی خراپی نەکات وەکو بەکارهێنانی دەرزی و بیباتە عقارچکە بە هەڵە یاری پێ بکەم کەسە هونا حتوشی ئەو بابەتەکان زۆر بۆی بە ئامانەتەوە لایەن بێت و لە دوای ئێمە دێن با ئەوانش بتوانن زیاتر لە ئێمە خزمەتی وەرزشە بکەن و گەنج زیاتر پێڕابگەێنن
چیت هەیە بۆ بەرنامەی دوو ئەزمون و کەناڵی دیمەن. بەڵێ بەتەکید من لە کەناڵەکان زۆر کارم کردووە لە 1970ەوە لە 2000ەوە لەگە کەناڵەکان زۆر کارم کرد نۆکاڵ و یاخود بڵێن ئەوان ئێستا لەسەر سەتەلای پێشتانە دیمەن بەنەوەک هاتە ناو بواری بڵێم ڕاگەیاندن کە من بینیم زۆر بەسەرکەوتوانات خاصن جەنابشی زۆر لەوە بوارێماندی توانیم ینی ئەو کەناڵە بە داینم لە ڕقم لە مەزموعە بڵێم گۆڵدەکاندا بدرێت ئەمە ینی ئەمەش ئەو بەرنامانە کە ڕۆژانە لە جەناب بینیم لە خەڵکی کە جووا دەبینن ئەو بەرنامەکەی تو کەناڵەکەیت و شتەکان من نوێ ئەبینم ینی ئیتر لەگەڵ ژیان دەڕۆیت لەگەڵ ڕۆژانە دەڕۆیت ئەوە نیە شتێکی کلاسیکی بێت من دەستخۆشتانە دەکەم لە گشت ئەندامانی ناو کەناڵی دیمەن و لەوەی کە پاڵپشتی کەناڵەکەشە من خۆشم چەندین بەرنامەی بڕگەوەرشیم لەگەڵتان ئەنجام داوە ئەو بینەرێکی زۆریشی هەبووە و بینەرەکانی زۆر دەستخۆشیان لێ کردوونە کە گوتیان کەناڵێکی بە بەرهەمە بەری هەبووە ئایا لە بواری هونەر لە بواری وەرزش لە بواری هەر شتێک بێتن لە کۆتاییدا زۆر سپاس بۆ ئەو دوو کاپتنە بەتوانێت سپاس بۆی بەڕێزیش هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم سپاس بۆ یێواش کە بینەرمان بوون تا دوو ئەزمونکاری تر بەخوای گەورەتان دەستپێرین خواتان لەگەڵ